الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیماندارانی بەڕێز، لە دوو تاری جومعەکانی ڕابردوودا لە خزمەت جەنابتان و مسلماناندا بیسەران و بینەرانی ئەم زنجیرە باسەدا باسێکی ئەنفالمان کرد، باسی ئەو زوڵمەی کە لە قورئانی پیرۆز و ئاینی ئیسلام کراوە کە وەکو ئاینێکی پڕجەنگ و سەرنگونکردنی مرۆڤ بەداخەوە بە ناوی وشەی پیرۆزی سوورەتی ئەنفالەوە کوردی مسلمان زیندە بەچاڵ کراوە. بۆ ڕاستکردنەوەی ئەم چەمکانە و حەقیقەتی وشەی ئەنفال و دیدی ئیسلام بۆ کوشتنی مرۆڤ و ژیانەوەی ئینسان، وتاری ئەم سێ بەشەمان وتاری ئەم جومعەیەمان ئینشاءڵڵا ئەڵقەی سێم و کۆتاییە لە بابەتی ئەنفالەوە دەچینە خزمەت قورئان کە ئیسلامی ئێمە دینی ئاشتیە. ئیسلامی ئێمە دەیەوێت ئاشتی لە جیهاندا هەمیشە بەرقەرار بێ. ئەمڕۆ گرفتی مرۆڤایەتی لە هەموو شتێ زیاتر شەڕ و شۆڵە. لە ئامارێکدا لە ئەحساییەکدا دەڵێ ئەگەر بێت و تەنها یەک مانگ شەڕ لەسەر زەوی نەبێ، کارگەکانی چەک و تەقەمەنی دابەخرێن تەنها بۆ یەک مانگ ئەم سەرزەویە خوێنە ڕشتن و تەقەوتۆقی تیان نەبێ و کارگەی چەکی تیان نەبێ، هەموو ئەو 6 ملیار مرۆڤەی لەم سەرزەویە هەیە، هەموو نەفەرێک لە بچووکەوە لە مناڵ یەک ڕۆژەوە تا پیرێکی 100 ساڵ 100 دۆلاری بەردەکەوێت. هەموو مرۆڤێک، یعنی ماڵێک ئەگەر 10 سەرخێزان بێ، دەگەڵا 100 دۆلاری 1000 دۆلار حیسەی خۆی دەبێت لە سەرتاسەری زەویدا بەبێت جیاوازی. ئەوە بێجگە لە داهاتی خۆی، بۆ چونکە بەقەدەر ژمارەی 6 ملیار مرۆڤی سەر زەوی هەموو کەسێ 100 دۆلاری لێ بستێنی، ئەوەندە بەس مەسرەفی جەنگە لەم سەر زەویەدا. هەموو یەکتریدا دەپڵۆسێ، هەموو یەکتر لە ناودا بە چەند ناوی جیاوازەوە. بەڵام قورئان دەفەرمێ یا ئەیها الناس ئنا خەلەقناکم من ذەکەر وئونثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم. سورة الحجرات آياتي 13 سرنجيكي وردي أم آيات أبدا لفرمي يا أيها الناس أي خلقينا، نافرمي أي إيمان داران أي مسلمانان أي خلقي سرزوي بتيقرا بيركنوا إنا خلقناكم من ذكر وأنثى، يوما دروس كردوا ليك بياو ليك جن، ليك آدم ليك حواء. أم آيات قرآنية أو ما بيدليه هەر مرۆڤێک لەم سەرزەویەدا بینی ڕەنگی چۆنە، خەڵکی چ وڵاتێکە، بە چ زمانێک قسە دەکا، ئاینی چییە، بیر و باوەڕی چییە، نوێژ دەکا نایکا، خوا دەناسێ خوا ناناسێ، پێویست ناکە تۆ بچی بیکوژی بە پێچەوانەوە، ئەبێ ڕێزی لێ بگری بۆ براتەوە ئەگەر ژن بوو خوشکتە لە ئینسانیەتدا. کابرایەکی ئەمریکی بینی، کابرایەکی ڕووسی بینی، هەر شتێکی هەیە بۆ خۆی لەگەڵ خوای خۆیدا، نابێت تۆ ڕقل لێ بێ. ئیسلامی ئێمە پێمان دەفەرمێ بگەڕێەوە بیر بکەوە ئیلا ئەمە لە باوکە ئادەم لەدایک بووە تۆش هەر لە ئەوی، ئەوە لە دایکە حەوا لەدایک بووە تۆش هەر لە ئەوی، کەواتە هەر کەسێک لەم سەر زەویەدا بینی پەروەردەی مزگەوت ئەوەیە ئێمە لە ناخەوە خۆشمان دەوێت. بەلانی کەمەوە ڕقمان لێ نییە، چونکە نابێت ئینسان شیری پاک بێ و ڕقی لە برا خوشتی خۆی بێ. هەموو ئینسانیەت گرفتەکەی ئەوەیە تەکەبور لێ دەدا. ئەمایەتە پێمان دەڵێ تۆ لە هیچ کەسێکی تر گەورەتر نی، بنەماڵت هەرچیە کە ئاخری بنەماڵی فڵان کەسیش کە خۆت بە شایانی ئەو نازانی هەر لە ئادەم خەڵق بووە، دە تۆ باوکی خۆتم بۆ جیا بکەوە. ئەڵێ دایکی من چ شێرە ژنێکە ئاخری نانکە گەورەت دایە گەورەت هەر حەوایە، هەر لەگەڵ فڵان کەسا دەبێت لەدایک بۆ بێ. ئەم تەکەبورە لابە، تۆ لەگەڵ تەواوی مرۆڤی سەرزەویدا یەکسانی، کە تەکەبورن نەما ئاشتی بۆ خۆی دەچەسپێ. پاشان بازنەکە بچووکتر دەبێتەوە، ئەوە تۆ لەگەڵ تەواوی مرۆڤایەتیدا هاودەمی، هاونشینی، هاوژیانی. بازنەی ئیمان دێتە پێشەوە، ئینەمە المؤمنون ئیخوە، تەواوی ئەهلی ئیمان لەم سەرزەویەدا کە خوا ئەڵڵا بە تاک و تەنها دەناسن، محەممەد صلی الله عليه وسلم بە دوا پێغەمبەری خوا دەزانن، هەمووی براتە، هەمووی خوشکتە لە دینداریدا.
کەواتە ئەم هەموو ملیۆن مسلمانی کە لەسەر زەویدا ملیارێک و 300 ملیۆن ئەهلی ئیمان و قیبلا ئەوەش بوو بە برات بازنەکە تۆزە بچووکتر بۆ لە ئینسانیەتەکە چی بکەین فەئەصلیحوا بەینە ئەخەوەیکم ئەگەر مسلمانان دوو ئیماندار ناکۆکیان بوو تۆ دەبێت سوڵح بکەیت مسلمانان ڕقیان لە یەکتر بوو مسلمانان شەڕیان کرد وإن طائفتان من المؤمنين اقتتلوا فأصلحوا بينهما بالعدل وأقسطوا فإن بغت إحداهما على الأخرى فقاتلوا التي تبغي حتى تفيء إلى أمر الله جا سيرك القرآن كفرمي إنما المؤمنون إخوة أوانيك الأزمان عربي دا لنحو شعر الزايان هي جملة شيء اسمية إنما هربوا حصر واتا أواني إيمان داران بحق بران راستقين براي يكترن همو إيمان داران جملة اسمي بواتبو بردوامية جملة فعلي واتشتيك حدث رودة دا دواتر كوتاي بيدي سيري وردي قرآن كان لرويز معنواني شو جملة اسمي هنا يعني براياتي توي إيمان حتى دخلنا قبرك شوا ما مصالح قبرك الله همو براياني مسلمان براتن همو آفرتاني مسلمان خوشكتن حتى أوش أو براياتي وخشكياتي هل قلطا رقل لك زنبه أجدو جروه أجدو طائفة أجدو قبيلة لمسلمانان جاء قتال بس بمعنى شرنية بمعنى بغض الشر رقيان لا يقبو يعني تادست عندها شكل يكتر جماعة جالرة ودي قرآن سيري كان دفعت طائفتان بمثنى دو طائفة بلام لباسي قتلك هذا فما اقتتلوا بواوي جماعة چونك دو كسن دو سر كردئي أم أون شرك هل دايسيرن بلام عالمك الأخوار وبوصر وهمود شرك ودقله بلام باسي صلحك دكا فأصلحوا بينهما لبين دواني عنده واتا ديسان صلحك للسر ودا بالشور بيته وبخواره يستعمل لكردستاني يمدا دو حزب دائما ناكوشيانا دو سروكي أمو أو براستيان بيدرونا كان برواتان بماوي يك شارك كوتاي بهمو ناكوشكان ده أقول لا برسيش شان ده بينيش كسيكي دمره أو يتر بروسكيك برسي بولي دا كشتكي بياوانا وجوانا أو يتر ولامي داتو يكسه هورياتيك دروز دبه كواتل الصلحة أبل للسر والصلح دابزه بلام كشر دروز بو همو وبواوي جماعة قرآن ده فرمي همو خلقك تيوي دقليه أجد دو كزناكوك من دو طائفة مسلمان دو برباب دو حزب دو قوم لأهل إيمان وهموش عن أهل مزقوتن نابي خلقك كان تربية دنق بن ده فمد بالصلح يمكن هميشه الظالم بس شي قروي خوي بردوته وببيا دنجي خلق سي قرآني إما كان ده فرمي وما كان ربك ليهلك القرى بظلم وأهلها مصلحون خوای گەورە قەت قۆمەڵە قەومێک و تایفەیەک و گەلێک و وڵاتێک وێران ناکە کە خەڵکەکەی مصلح بن زۆر مفەسیری قورئان بە هەڵە دەچن ئەگە خەڵکەکەی چاکەکار بن بەڵام نابەڕێزان قورئان نەیفەرموو وەئالوها صالحین پیاوی چاکن و ئەهلی مزگەوتن نەخێر نابێ هەر پیاوی چاک و ئەهلی مزگەوت بی دەبێ مصلح بی بە زاڵم بڵێ تۆ زاڵمی بە مەزلوم بڵێ پشتت دەگرم نابێت تۆ بێتەرەف بی هەمیشە کاتێک کە دووناکۆچێک کەوتە دوو کەسەوە دوو قەبیلە دوو حیزب دوو بنەماڵە دەبێت لیژنەی دادوەر خەڵکەکانی تر حیزبەکانی تر گروهەکانی تر بێدەنگ نەبن هەر یەکەیان خۆیان نەخەنە پاڵێکێک نەخێت دەفەمە بە عەدل تەرازویەکی دادپەروەرانە دانێن تۆ تا شوێ حەقتە ئەی تۆ تا شوێ حەقتە ئەی خاڵی هاوبەشمان کامەیە ئەگەر یەکیان ملکەج نەبوو بۆ یاسا و برایەتی بە هەمویان بەگژی دابچن ئەگەر نا هەموو ساڵح بن بە هیلاک دەچی دەبێت مصلح بین ئەمە تعبیراتی قورئانیە بۆ ئەوەی ناکۆچی لە بەینانەمێنێ واتە ئیسلامەکەی ئێمە دیسان دینی ئاشتیە بازنەکە قورئان بچووک دەکاتەوە هەموو ئینسانیەت لە ئادەم و حەوایە هەموو ئیماندارانی ئەهلی تەوحید و یەکتاپەرستی خوا براتن خوشکتن بازنەکە بچووک دەکاتەوە وەجەعەلناکم شعوبا ئێوە چەند گەلێکی جیاوازن چەند نەتەوەیەکی جیاوازن ئیسلام دانینا بە نەتەوەدا خوا منی بە کورد خەڵق کردووە ئەوە بە عەرەب ئەوە بە فارس ئەوە بە تورک ئەوە بە ئەوروپی ئەوە بە ڕووسی ئەمە خوای گەورە ئاوادا بەشی کردووە بۆ وەقەبائیلە بازنەکە بچووکتر دەکاتەوە کەواتە پێمان دەڵێت تۆی کورد واجبە هەموو کوردەکانت خۆش بوێ وەقەبائیلە بازنەکە بچووکتر دەبێتەوە بۆ بازنەی هۆزەکەت عەشیرەتەکەت ناوچەکەت ئەمیشت خۆش بوێ حرام نیە لە ئیسلامدا بەڵام بۆ ئێمە چەند گەلێکین بۆ هەمومان یەک زمان نین بۆ خەڵک وا خواوا دروستی کردووە بۆ من کوردم تۆ عەرەبی بۆ ئەو فارسە بۆ ئەو زمانی وایە بۆ ئەو ڕەنگی وایە بۆ ئەو سنووری وڵاتەکەی وایە بۆ من عەشرەتێکم تۆ عەشرەتێکی بۆی چی بکەین بەگژ یەکا بچین خۆمان زاڵکەین بەسەر یەکتران نە لتعارفوا لأجل تعارف
بۆ ناسینی یەکتر بۆ یارمەتیدانی یەکتر بۆ بەیەکەوە ژیان بۆ ئاشتی ژیان ئێستا بەڕێزان ئەم قورئانە سەیری کە چەند وردە دەفەرمێ بیر بکەوە ئەی ئینسان ئەم شەعبانەی کە لەسەر زەویدا ئەم گەلانە خوا دروستی کردوون هەر یەکە خوا شتێکی پێبەخشیوە کابرایەک لە یابان عەقڵی ئەلکترۆنی زۆر بەهێزە کابرایەک لە ئەفریقا لەشی ئیشکردنی زۆر بەهێزە کەسێشکە لە لوبنانە وڵاتەکەی وڵاتێکی سیاحیە وڵاتێکی گەشت و گوزارە کەسێشکە لە عێراقایە وڵاتەکەی وڵاتی نەوتە هەر یەکە خوای گەورە شتێکی پێبەخشیوە بۆ ئەوەی بە هەمویان لێک نزیک ببنەوە یعنی ئێستا ئەگەر نەوت لە هەموو دنیادا هەبوویایە خەڵک پێویستی بە یەکتر نەدەبوو هەموو وڵاتان وڵاتی گەشت و گوزاری سیاحەت بوونایە تۆ پێویستی نەدەکرد لەگەر مەسێرە و پسێکی وەستانێک خوا دابەشی کردووە هەر گەلەی شتێکی پێبەخشیوە بەڵام نەکچن لەسەر نەوەد یەکتر بکوژن خوا دەفەرمێ بۆیە موالە کرد بۆی یەکتر بناسن تۆ لێرەوە سەفەر بکەی بۆ ئەمریکا لەوێ ئەوە بریکێکت خۆش بوێ ئەمریکێک بێت نەوتی تۆ وەرگێ بۆی تۆی خۆش بوێ بزانە ژیانی ئەو بە تۆوە دەڕوا ئەمە برایەتی دروستکە ئەمە خۆشەویستی دروستکە لە نێوانتاندا هەر هۆزەی دەبینی شتێکی هەیە کابرایەکی هەورامی و دەزڕەنگینە کابرایەکی قەرەداغی و نووسەرە کابرایەکی فڵان عەشیرەتی مەنتیکە و دکتۆرە هەر یەکە دەبینی خۆشناوێکە و بەهرەیەکی هەیە هەر عەشیرەتەی خوا بەهرەیەکی داوەتێ بۆ ئەوەی هەموو پێویستیان بە یەکتر بێ یەکتر بناسن نەک یەکتر داپڵۆسن نەک یەکتر زەربی سفرکەن نەک شەڕی عەشایی لە نێوان خۆیاندا دروستکەن لیتەعارەفوا بۆ ئەوەی بە ئاشتی بژین ئەم خەڵکە هەر کەسە بزانێ ئەوەی کە من هەمە تۆ پێویستیت پێیەتی ئەوەی تۆ هەتە منیش پێویستیم پێیەتی دەبات دەستی برایەتی بخێنە ناو دەستی یەکەوە وەکو دوکاندار و مشتریەک هەردوو لامان پێویستیمان بە یەکە با بە ئاشتی بژین بەڵێ ئەم قورئانە پێمان دەفەرمێ کەی تەعارفیش دروست دەبێ کە هەر گەلوونەتەوەیەک سنووری خۆی جیاواز بێ ئێستا تۆ بڕیاکەم لەگەڵ برای بەڕێزی خۆتدا لە ماڵەوە بڵێ وەرە براکەم تەعارف بکەین نە تەعارف لە بەینی دوو کەسی نەناسراوە دەکرێت ئەینە تۆ براکەی خۆت کە هەر لە داک و بابی خۆتە تەعارفی چی لەگەڵ دەکەی هەر لە کوردیواری خۆمان تەعارفمان بێکرد یەکتر ناسین لە بەینی دوو کەسی نەناسراوە دەکرێت ئەم ئاەتە قورئانەیە پێمان دەڵێ منی کورد مافم هەیە دەوڵەتی خۆم هەبێ سنووری جوغرافیای خۆم هەبێ گیرفان و ئابووری خۆم هەبێ مافی چارەنووسی خۆم هەبێ دەی من ئەگە هەر لەگەڵ برا عەرەبەکەمان یەک بم تەعارفی چی ئەگە هەر لەگەڵ تورکا یەک بم چی بناسرێم نەخێر دەبێن خوا وای داناوە من سەربەخۆ بم تۆش سەربەخۆبی تۆش ئەو مافەت هەیە بۆیە ئەم ئاەتە قورئانیە بەڵگەیە لەسەر دراوسێکانمان لە ئەو نەتەوانی کە خۆیان بە موسڵمان دەزانن کورد مافی سەربەخۆیی خۆی هەیە بەڕێزان لە قورئاندا هەر ئەم قورئانەی خۆمان باسی هەموو شتێکی تێدایە قورئان پێمان دەفەرمێ کورد مافی بەدەوڵەت بوونی هەیە بە مەرجەکانی خۆی ئەی گەلانی لەور و بەڕەخنەی لێ مەگرن ئەگە خۆتان بە ئەهلی ئیمان دەزانن تۆ چۆن مافت هەیە دەوڵەتی فارسیت هەبێ دەوڵەتی تورکیت هەبێ دەوڵەتی عەرەبیت هەبێ ئەم هەموو دەوڵەتت هەبێ دەی من تاوانێکم هەیە 6-7 ملیۆن کورد بم دەوڵەتێکم نەبێ ئاڵای سەربەخۆم نەبێ مافی بڕیاردانی چارەنووسی خۆم نەبێ ئەمە خەتای دینەکە نییە دینەکە دەڵێ ئاوا بن ئەی لەگەڵ گەلانی جیهاندا چۆن بین وتعاونوا على البر والتقوى ولا تعاونوا على الإثم والعدوان هەر شتێکی چاکە هەبوو لەم سەری دنیا بوو ئەو سەری دنیا تۆ هاوبەش بە لەگەڵیدا یعنی ئێستا زۆر کەس دەڵێ ئەگەر ئەم ئیسلامەتی ئێمەیە نایەڵە کاکە لەگەڵ ئەمریکادا هاوپەیمان بین بڕواتان بێ ئیسلام ئێمەی دوان نەخستووە ئیسلام دەڵێ سەیر مەکە لەگەڵ چی هاوپەیمانی سەیرکە لەسەر چی هاوپەیمانی ئەگە هاوپەیمانیەکەت بۆ بەرژەوەندی و ڕێزی مرۆڤە بۆ گەشەی ئابووریە بۆ خزمەتی لاشەی مرۆڤ و زانستی پزیشکیە بۆ ئاوەدانی و تەعمیری وڵاتە دەست بخە ناو دەستی هەموو کەسێکەوە دینی هەیە یان نییە بەڵام ئەگە ئیماندارێکی ئەهلی مزگەوت وتی وەرە پەیمانم بدەیە و پشتگیریم کە بۆ کوشتنی فڵان کەس بۆ تەقانەوەی فڵان شوێن بۆ زوڵم و ستەم لە فڵان عەشیرەت بڵێ نایکەم با موسڵمانیش بی با ئەهلی مزگەوتیش با دینداریش بی چونکە ئیشەکە تاوانە پشتیوانی تۆ ناکەم کەواتە ئێمە گرنگە لەسەر چی هاوپەیمانین نەک لەگەڵ چی هاوپەیمانین کەواتە ئیسلامی ئێمە بەڕێزان پێویست ناکە بۆی بڕۆن بۆ شەرق و غەرب قورئانەکەی خۆمان بەخوا باسینەتەوە و دەوڵەتی کوردی و حکومەتی کوردی و پەیوەندی دیبلۆماسیەکانمان و هەموو شتێکی بۆ ڕوون کردوینەوە دەستی شیواڵا کردوین خۆمان لێزان و ژیر و عاقڵ بین بزانین چۆن لەگەڵ دنیادا دەژین هەر لەم دینی قورئانەوە هەر لەم ئیسلامەتیەوە پێشەوایانی میلەتی کورد ئاڵای ڕزگاری کوردیان هەڵکردووە وەرە مێژوو بخوێنەوە هەموو ئەوانەی پێشەوای ڕزگاری خوازی نەتەوەی کورد بوون یان مەلا بوون یان شێخی تەریقەت بوون یان خەریجی تەشیع و خانەقا بوون هەر هەمویان پیاوی ئاینی بوون بۆ دینەکە حاڵی بوون کە ئەم دینە پێت دەڵێ دەبێت تۆ وەکو میلەتێک
مافی سەر بەخۆی خۆت هەبێ. بەڵام بەداخەوە گەلانی دراوسێمان گەلانی هاوبیر و باوەڕی ئاینی خۆمان جاری وایە وەڵڵی ستەمیان لێ کردوین. ئەم کوردیان کردووە بە کۆیلە، سامانی کوردستانیان تاڵان کردوین، سجنیان کردوین، سووتاندوویانین. ساڵی 74 بۆمبی فسفۆری لە خەڵکی کورد دراوە، لە کتێبەکاندا خوێندومەتەوە لامە ئەڵێ بریندارەکەیان بردووە بۆ خەستەخانە، دوای هەفتەیەک هێشتا برینەکە هەر ئاگری لێ دەبەوە. دوای هەفتەیەک بۆمبە فسفۆرەکە هێستا جەستەکەی هەر ئاگری لێ دەبەوە لە خەستەخانەشە. دواتر بە کیمیایی سووتاندیانین کە لە هەموو دنیادا قەدەغەیە. ئەوانەی کە ئێستاش ئاساری کیمیایان پێوەیە چه حاڵێکی ناڕەحەتیان هەیە. 12 بەر کە لە میلەتی کوردرا پەتی زوڵمی ئەستور کرد و خوای گەورە پچڕاندی، کارەساتی ئەنفال بوو. ئەنفالی 182,000 کوردی موسڵمانی بێتاوان، سڤیل، بێچەک، بێلایەن، فەقیری ماڵی خۆی، شوان و گاوان، هەژاری دەشت و دەر، فەلاح و جووتیار لە کولانەخانیۆکە شکور بوو وازیان لێ نەهێنا. خوای پەروەردگار بۆ ئاشکراکردنی ئەو نهێنیە لەو 182,000 کەسە 7 کەسی ڕزگار کردووە، 6 گەنج لەگەڵ 1 منداڵە. ئێمە ئەم ساڵ کە باسی ئەنفالمان کرد لە 2 جومعەی ڕابردوودا باسی کەسێکمان بۆ کردن بە ناوی کاک ڕەمەزان کە ئێستا لە ژیانایە. وتاری جومعەی ڕابردوو گەیشتینە ئەو شوێنەی کەوا لە قادرکەرەمەوە دەگوازرێنەوە بۆ چەمچەماڵ، دواتر بۆ تۆپزاوای کەرکووک. لەوێدا 2 مەشهەدمان لەبیر چوو کە باسی کەم لێرەدا باسی کەمەوە دەڵە گەنجێکمان لەگەڵ بوو، خەڵکی خاڵۆبازیانی بوو، ناوی سعود بوو. ئەڵێ زۆر گوناح بوو کە ئێمە چووینە قاعەکەوە گەنجەکان زۆر بووین، دەیگوت تو خوا چێ چەرخێکی پێیە، تو خوا چێ چەقۆیەکی پێیە. کوتما وەڵڵا کاکە هیچمان نە تۆ هیچت پێماوە نە ئێمە، هەرچی سعات و مستیلە و پارە و هەویە و جنسیە هیچ شتێکمان پێ نەماوە، تەنها ژلەکانی بەرمان ماوە. بۆ وا پەشێ و حاڵی وتی وەڵڵای ئەو ئەمنە هەڕەشەی لێ کردوم، وتێتی تا بەیانی مۆڵەتە من لە لای مەڕ بووم، وەڵڵای چەند وەختە هەر خۆم نەشتووە، ڕیشم زۆر درێژ بووە، مەجالی وەم نەبووە ڕیشم بتاشم، نە پێشمەرگە بووم، نە چەکدار بووم، نە حەقی کەسم هەبووە، لە ڕای ڕانەمەڕ شوامم گرتویانە. کۆپتەر هاتووە هەڵی گرتوم، پیان وتم تا بەیانی ئەو ڕیشەت پاک نەکەیتەوە لای نەبەی ئیعدامت دەکەین و دەتکوژین. تو خوا چێ شتێکی لای ڕیشمی پێلا بەرم، ڕایە چێشم ناڕندرێتەوە، چێ چەرخێکی لایە بیسووتێنم، لە کۆڵ ئەم ڕیشە بمەوە نەجاتم ببێ. بەڵام کەسێک نەبوو بە هاواریەوە بێ. ئەڵێ کابراک لەنا ئەو گەنجانە هەستا بە حساب خۆی ناسان، وتی کاکە من دکتۆرم، ناوم دکتۆر کامەرانە، خەڵکی کەرکۆکم، پسپۆری جەڕاحیم، بۆ سەردانی ئەو خزمانم چوومە ئەولادەیە، هیچ پەیوەندیەکم بە کەسەوە نییە. ئەڵێ نەک ڕێزیان لێ نەگەر، ئەمنەکە لەبەر چاوی ئەو هەموو خەڵک و ژن و گەنج و پیرەدا ئەو زلەی لێیدا 2 مەتر بە زەویا خستی، بردیان لەبەر چاوی خەڵکەکە تا ئێستا ئاسەواری ئەو دکتۆرەش نەماوە، کە هیچ تاوانێکی نەبووە، تەنها لە ڕێگادا لە سەردانی خزمەکانی داگیراوە. لە تۆپزاوە بۆ مەیدانی ڕەمیکردن چوین کە لەو بیابانەدا چۆن لە ناو سیارەکەدا ئەو کۆمەڵە خەڵکە قارەمانانە دڵن با دەست بکەینەوە. خۆی پەروەردگاریش پشتیوانیان لێ دەکا. یەکێ لە ڕزگاربووەکان کە هیچ فیشەکی بەرناکەوێ ئەو کاک ڕەمەزانە بوو کە جومعەی ڕابردوو گەیشتینە ئەو شوێنەی ئەڵێ دوای ئەوەی لە شەوەوە لە ئێوارەوە تا بەیانی بەردەوام ڕۆیشتم، هەر لە خوا دەپاڕامەوە، ڕام دەکرد و دادەنیشتم خوا ڕزگارم کەی، بەری بەیان چاوم بە ئاوێک کەوت، خۆم لێشت و جلەکان خوێناوەکانم خاوێن کردەوە و پوخت و خاوێن بوومەوە، ئاوم خواردەوە، برسیم بوو، بەڵام کوڕی تنگانە بووم، کوڕی لادێ بووم. مادام تێر ئاو بووم کە ئەوە 24 ساعاتە جگە لە میس هیچم نەخواردوێتەوە، هیچم لە دنیا ناوێ، برسێتی تەحمل دەکەم. دنیا ڕووناک بۆوانێ و ئاوەدانیەکم لێ دەرکەوت، بەس دەمگوت شەو ڕووناکی تێدا بێنەوەک مەعسکەر بێ ڕووی تێ ناکەم. لە ڕووناکیەکە نزیک بوومەوە سێ دەکەم وەکو مجەمەعێک وایە، شارۆچکەیەک وایە. وتم ئەگەر مەعسکەر بێ لە هەتاوکەوتنە جێیشەکە دەجوڵێ و دەبابە و زیلی عسکەری ئەوانە دێن. بەڵام کاتێک کە تەواو دنیا ڕووناک بۆەوە، دەشتایەکم بینی سەوزای ئاو بوو، کابرایەکشم بینی مێگە لە مەڕێکی پێبوو، شوانێکی عەرەب بوو دەهات. وتم نە، هیچ ئاسەواری سەربازی دیار نییە، خۆیان ڕزگارم کەی ڕوو لەو ئاوەدانێ دەکەم. بەتەما بووم بۆ لای شوانەکە بچم، دوای وتم نا، من پێویستیم بە ئاوەدانیە، با بچم خۆم بکەم بە ماڵێکە، ئەو خوایەی کە لەو ئاگربارانەدا ڕزگاری کردم، خوایە ڕم کردە ڕەحمەتی تۆ، تووشم بە کەسێکی موسڵمان و چاکەوەکەی، کەس ناناسم، ڕوون کردە ئاواییەکەی. یەکەم ماڵ کە بەرەو ڕووم هات، ڕووی لە چۆڵەوانیەکە بوو، کابرایەکی جزداشە لەبەری عەگال بەسەر دانیشتە بوو. کاتی خۆی لە کەرکووک هەندێک کرێکاریم کردبوو، چەند وشەیەکی عەرەبی کەمم دەزانی زۆر بەسەقەتی. سەلامم لێ کرد و هەستا لەبەر موسەلامی جواب دامەوە. وتم دەستی ئیشارەتم کرد، پێویستیم بە هاوکاریە، دەرگای بۆ کردمەوە، خۆڵقی کردم و بە خێراتنی کردم و برمێ ژوورەوە.
دوو پیرێژنی شاتم کە پیرێژنی عەرەبی ئەو ماڵە بوون بە گەرمی بە خێراتنیان کردم نان و ماست و چایان بۆ دانام هیچ نە من پرسیارم کرد نە ئەوان پرسیاریان کرد بەڵام من بۆیە ڕووم لەو ماڵەکە یەک ئومێدم هەبوو کاتی خۆی لە هەموو شارەکانی عێراقە بەس بەغدان بیست بوو لەناو هەموو بەغاشە باوکو باپیرم دەیانگوت نەهزە هەیە گەڕاجی نەهزە هەیە پێی دەچی بۆ کەرکووک لەوێ سواری سیارە دەبی ئەوە لە مێشکما خەزم بوو ئەم گوت بەس بگەمە بەغا بەس گەراجی نەهزە بدۆزمەوە لەوێ دەچمەوە کەرکووک ڕزگارم دەبێ بەو ئومێدە ڕووم کردە ئەوێ بەڵام کە نان و چایان دانانە من قسەم کرد نە ئەوانیشی چیان لێ پرسیم نان و چاکەم خوارد و سرم بەرز کردەوە سعات هەشتی بەیانی بوو سعاتەکە بە دیوارەکە هەڵواسرا بوو سعات هەشتی بەیانی بوو ئەوەندە هیلاک بووم ئەوەندە ماندوو بووم بەبێ ئەوەی ئاگام لە خۆم بێ بێهۆش بووم و کەوت بووم بەلادا سەرینێکیان بۆ دانابووم و خەوت بووم کە خەبەرم بەوە سعات 11 پێشنیوەڕۆ بوو دووبارە سەیری سعاتەکەم کردەوە کۆکەیەکم کرد و بەدەنجی بەرز هەندێک لەبەر خۆمەوە دوام بۆ ئەوەی ماڵەکە بزان من بەخەبەر هاتووم کابرا هاتەوە ژوورەوە ئەم جارە لێم پرسیوتم لەبەر خاتری خوا ڕێگەی بەغام نیشاندا ئەویش مەردانە هات لە ماڵەکە هێنامێ دەرەوە بردمی 300 مەترێک زیاتر نەڕۆیشتین ئەڵێ ئەو شوێنە مجەمەعێک بوو هێستا کرێکاریشی تێدا دەکرد ئەڵێ وا حاڵی بووم کابرا بڵێ بەغداد جەدیدە شتێکی وایە بەڵام من عەرەبیەکەم ئەوە نەبوو باسی هیچ بکەم بۆیە بردمێ سەر جادەکەەوە بە ئیشارە وتی ئەم ڕێگایە ئاوا بڕۆ ئەچێتە بەغا دەستی کرد بە گیشفانیا 5 دیناریشی دامێ 5 دیناری سویسری ئەو کاتە من هیچ پارە و هیچم پێ نەماوە هەموو لێ سەندراوە تەنها کراسێک و شڕواڵێکی کوردی کابرا دەیزانی من زۆر لێ قەوماوم بەڵام تا سەر جادەکەم لەگەڵ هات و لەوێ وەم دەزانی زیندوو بوومەوە ڕزگارم بووە مادام ڕێگەی بەغام دۆزیەوە سیارەش نەبێ هەر بە پێ دەڕۆم بە قیرەکەدا دەڕۆیشتم گوێم لە هۆڕنی سیارەیەک بوو یەکەم جار ترسام کتم کابرا خەبەری لێ نەدا بم دایری ئەمن و ئیستیخبارات بە شوێنمەوە بێ لە دڵی خۆماوتم ئەگەر خەبەری لێ بدامایە هەل بە خەوا دایانگرتم من لە ماڵەکەی ئەوە خەوت بووم لە ترسانە ئاوڕمدایەوە سەی دەکەم تەکسیەکە چاوەڕێی نەفەرێک دەکا ئایا بزانم من دەست ڕادەگرم و نەفەرم یان نا ڕای گرت کابرایەکی ڕەشتاڵەی سمێڵ زلی ئەبوو شوارب زۆر ترسناک و سامناک ڕای گرت و لە ترسانە نەچوومە پێشەوە کەم سوایی تەکسی نەبووم قاپی دوام کردەوە چووم لە دواوە دانیشتم لە ئاوێنەکەەوە سەیرێکی کردم وتی بۆ کوێ وتم ئانی ڕوح ئیلا بەغداد ئیلا کەرکۆک بە عەرەبێکی شەق و شەڕ دەموو دەچمە بەغا و لێوە دەڕۆم بۆ کەرکۆک ئەڵە سەیری کردم وتی ئەنتە مخەڕب تۆ پێشمەرگەی ئەڵە هەر ئەژنۆم شکاکەوای گوتم مە دیارە پیاوی حکومەتە وتم لا وەڵڵا ئانی فەقیر من پێشمەرگە نیم و فەقیرم و ئەڵێ هەر ماوە کابرا لە ئاوێنەکەەوە سەیرێکی دەکردم بەلایەوە سەیر بوو کابرایەکی شڕواڵ دەپێی کورد و ئاوا هیچ نەزان و نەشارەزا و ئەڵە جارجا قسەی دەکرد و قاقایەکی لێدا ئەوەندەی تر دەترسام ماوەی نزیکی 1 سعات بەو ڕێگایەدا ڕۆیشتین چەند سیارەی کەم نەبێت توشمان نەبوو جادەیەکی چۆڵ و هۆڵ ڕۆیشتین و هیچ سەیتەرەش لە ڕێگاماندا نەبوو بردمیە ناو بەغاوە و وتی ئێرە بەغایە ماوەیەکیش لە ناو بەغادا سوڕایەوە وتی ئەوە گەراجی نەهزەیە دەستم کرد بە گیشفامدا پێنجدینارەکەمدایە چاوەڕێ بووم باقیم بداتەوە چونکە من هیچ کەم پێ نەبوو پێویستمەوە کەرکووک بەڵام ئەو جاری دۆم ئیشارەتی کرد وتی ئەوە گەراجی نەهزەیە و دابەزە ئینزل ئەڵێ دابەزیم و زانیم باقیم ناداتەوە دابەزیم و ڕووم کردە گەراجەکە گەراجی نەهزە گەراجێکی گەورە لە چەند لاوە خەڵک دادەبەزێ و سوار دەبێتەوە کە بینیم چواردەورم هەمووی ئینزیباتی عەسکەری کوڵاو سوورە وەک چەک بەشانە و چەکدارە ئینسان کە لە خۆی بەشک بوو دەڵێ وا گومانم بۆ دروست بوو ئەوە هەمووی بە شوێن مندان ئەزانم من لە گۆڕەکە ڕزگارم بۆ لە ناو سیارەکەدا بە سەلامەتی دەموو خۆزگە لە خۆزگەی خوا ئەیجا منیش وەکو ڕەفیقەکانم کوژرامایە ئێستا گیانێک بوو دەرچوو بوو لەم مەینەتەی ڕزگارم بوو دڵنیام ئێستا دەگیرێم بۆ کوێ ڕاکەم دەبوو ڕادەکەم باشە بە چلایەکە ڕاکەم بچم پەنا بۆ چێ بەرم ئەمە وەڵڵاهی دڵنیام کە بمگرن چوو بوومە خەیاڵێکەوە ئەو خەیاڵە هاتە مێشکمەوە کە پێستەکەم بە زیندوی لێ دەکەنەوە ئەڵێن تۆ لە مەرگ ڕزگارت بوو ئەم جارە دەبێت بە عەزابێکی بە شیددەتر بکوژرەی ترسێکم بۆ هاتبوو تەنها ئەوەی کەوا دەمزانی پەنابردن بوو بۆ خوایە بە هاوارمەوە بێ لەو خەیاڵ و فکرەدا بووم کە لە جیهانێکی عەزابا بووم گوێم لە دەنگی پیاوێکی کورد بوو دەیگوت کەرکووک یەک نەفەر بە ئاگا هاتمەوە ڕووم سوڕان بەرە ئەو ئینسانی کە دەیگوت کەرکووک یەک نەفەر وتم ئەوە کوردە سەیرم کرد شڕواڵ و مراخانێکی کوردی لە بەرابوو جامانەکەشی وەکو خەڵکی سلێمانی و هەولێر نەپێچابەوە زانیم خەڵکی کەرکووکە و گەرمیانیە جامانەکەی و شکڵی جلەکانی بەو شێوەیە بوو لێ نزیک بوومەوە سەلام لێ کرد و وتم مامەگیان خۆم داواتە دەست خوا پاشان ڕووم کردە تۆی مەرد
لە مەرگ ڕزگارم بۆ توخوا بە هەمانەمەوە لەو ڕزگارم کە ئەڵێ کابرا ژوەکو ئەوی بیست بووی کە ئەم خەڵکیان ڕاپێچ کردو و گیراوە یعنی دەیزین تەوەقوعی دەکرد کارە ساتێک ڕوویداوە لەو گەنجانەی کە هەمووی بێسەر و شوێنە و ئەنفال کراوە هات بە هاوارمە وتی دانیشە بە ئەمنەکان گویان لێ نەبێ سارەکەم یەک نەفەری ماوە دانیشە و خەریکی ئەو جەگە بە جەگەکەی دەرهێنا و وتی خەریکی بڕواکان بە منی دانیشاند وتم چیکتی دەست بۆ بڕواکان بەرە بە نەفەرەکان وتی کاکە داوای لێبوردن دەکەم تایەکی سارەکەم پەنچەرە کراونێکی تەکسی پێ بوو تخوا دابەزم بچنە ئەو سارە و با تاخیر نەبن من دەبێت تایەی سارەکەم پەنچەرکەم جەگی داگرت و هەردووکمان خۆمان مەشغوڵ کرد چەندێک خۆمان خافڵاند و بڕواکانی قایم کردەوە وتی وەرە سەرکەوە بەتەنە وتم من هیچ هەوەیەک هیچ شتێکم پێ نییە وتی با بڕۆین لەسەر خوا بەرەو کەرکووک دەڕۆین ئەگەر لە ڕێگا لیان پرسی زۆر مەشڵەش لێ و تێک مەچۆ بڵێ سایق لۆریم و لە ڕێگا دەعمم کردووە پارەم پێ نەبوو دەچمەوە کەرکووک لە ماڵەوە پارە دێنمو دەچمەوە بۆ لای لۆریەکەم ئەم پیاوە زۆر مرد بوو زۆر ئینسانێکی بەغیرەت و بە شەهامەت بوو وتم ناوت چییە وتی ناوم فەتاحە وتی تۆ خەڵکی کوێی وتم کاکە من خەڵکی جافانم دواتر لە خدر ڕێحان ژیراوم و هاتوومە قادر کەرەم تەواوی بە سەلاتی خۆم لەو مەسافەیە بۆ گێڕایەوە وتم تخوا کەس لە کورد ماوە من ئەوەی لە نوگرە سەلم لا تۆبزاوا بینی بووم ڕۆژانە ئەو هەموو حەشەماتە لە ژن و پیر و منداڵدەیە وام یەقین بوو کە باوکم و دایک و هەموو خەڵکی کورد گیراوە ئەوەندەم خەڵک بینی بوو وتی کاکە شارەکانی کورد ماون سلێمانی و هەولێر و کەرکووک ماوە ئەوەش کە لە ئەنفال ڕزگاری بووە وشەی ئەنفالم لەو بیست لە مجەمەعەکان کۆکراوەتەوە لە بنەسڵاوە و لە هێندە شوێنی تر وەرە سەرکەوە با بڕۆین ئەڵێ کاتێک وتی ئەی کەسی کە لەو منتیقەی خدر ڕێحان کەسێک لەگەڵ بوو ناوی عوزێر بێ ئەڵێ وتم ئەرە وەڵا لەبەر چاوی خۆما کوژرا و کاک عوزێرە کە ڕەمیان کردین ئەڵێ سەیرم کرد ڕەنگی تێک چوو لەوێ هیچ کتی خوا لێی خۆش بێ قسەی نەکرد بەڵام لە 92دا بۆم دەرکەوت ئەومان فەتاحە خاڵی ئەو کاک عوزێرە بوو کە من خەبەری کوشتنەکەیم پێدا خاڵی بوو بەڵام قسەی نەکرد وتی یەک نەسیحەتی کوڕ و مامایەتیت بکەم برازایەتی ئەم بەسەر هاتە بۆ خەڵک مەژێڕەوە وتم بۆ ئەوە تا تۆ پەنات دام وتی مەسەلە ئەوە نییە خەڵکێکی زۆر گیراوە لە گەنج و ژن و پیر و منداڵ بزانن تۆ لەوێ هاتوویتەوە هەموو ڕۆژە خەڵک دێ بۆ لات بۆ هەواڵپرسینینەوەکانی خۆی حکومەت پێ دەزانێت خۆش دەزانی چەند زاڵمە ئەم بەسەر هاتە لای خۆت پشارەوە نەسیحەتێکی جوانی کردم ئەڵێ کاتێک کە نزیکی یەکەم سەیتەرە بووینەوە ئیتر وەکو ئەوەی بتخەنە ژێر ئاوێکەوە مەلە نەزانی نەشێڵن سەر دەرێنی تەواوی دەستم سەر ئاوگەڕا تەنها شتێک کە دەسەڵاتم هەبوو پەنام بۆ بەر من لە هەموو قورئانە قول هو اللهم لەبەر بوو دەستم کرد بە قول هو الله ئەحەد و بەفوم بەسەر دەستەی خۆما دەکرد خوایە هاوار بۆ تۆ خوایە بەس لێم بپرسن بڵێن هەویەت شتێکت ئیتر تەواو ئاشکرا دەبم ئەومان فەتەحەوە زۆر بەهیممەت بوو وتی مەترسە هەر کە پێیان وتی بڵێ سایق لۆریم دەعمم کردەوە پارەم دەوێت دەچمەوە بۆ ماڵەوە بۆ کەرکووک ئەڵە گەیشتنەوە مان فەتاح جامەکەی دادایەوە سەلامێکی لە کابرا کرد جوابی سەلامەکەی نەداوە هەر بە پەنجە ئیشارەتێکی کەوتی بڕۆ کەوتی بڕۆ دەرچوین وەکو ئەوەی کەوا لەژێر ئاوا بێتە دەرەوە هەناسەیەکی قۆڵم هەڵمژی ئۆخێ ڕزگارمان بوو هاتم لە سەیتەرەی دووەم و سێمە ئەو سامەم نەمابوو هیچ کەس لێی نەپرسین مان فەتاح وتی خوا ڕزگاری کردین کە بە تەنها سیارەکە بۆیە نەفەری ترم بار نەکرد کە من و تۆین وەزان تۆ مەخاوەلی منت بە خصوصی بەکرێگرتووە گومانی ئەوە ناکەن کە کەسێکی نەفەر بی ئەڵە خوای گەورە ڕزگاری کردین و ئێوارە گەیشتینەوە کەرکووک و وتی وەرە ماڵی خۆمان وتم خزمێکم هەیە لە شۆڕیجە ناوی حاجی محەممەدە بم بە لای ماڵی ئەوان برمی لە سەری کۆڵانەکە دای بزان و چوومە ماڵەوە باوەشیان پێدا کردم و پێک شاد و شکر بووینەوە بە ماڵە خزمە وتیان حکومەت ئازادی کردووی وتم دەنگ و باسەکەی درێژە ئازان نەکراوەم ڕزگارم بۆ خوا ڕزگاری کردو ناردیان بە دوی ماڵی باوک و دایک و خوشک و برامدا کە ئەوانیش چووبوونە کەرکووک کە هاتن باوەشیان پیاکردم و لە دەنگی گریانیاندا ئەوان وتیان لە کوڕەکەیان نەماوە ئێستا زیندوو بووەتەوە ئەو خۆشیە بە هیچ شتێک وەسف ناکرێت یا ڕەبی خوایە هەر کەسێک ڕۆڵەی لێ دوورە و گیراوە و سجنە و یان بێسەر و شوێنە ئاوا بە دایکی و باوکی خۆی شاد بکەیتەوە ئاوا ڕۆژێ دڵی خۆشکە یا ئەرحەمە الراحیمین بەڵێ دەڵێ زۆر شادمان بووین شەو تەکبیرمان کرد لەو ماڵەوە باوکم وتی منعەتە جەولێکە و تەفتیشاتێکی وای ماڵان دەکرێت هیچ کەس ناحەوێتەوە چوار پێنج کەسی خزممان و کوڕی ئاوایی چوونەوە بۆ جاپان بۆ دەیەکەی خۆمان حکومەت بەرەو قوڵایی گەرمیان ڕۆیشتەوە گومانی وایە کەس لەو منتیقەیە نییە لەو ئەشکەوت و دەشت و دەرەدا خۆتان پەنادەن بەیانی زوو شەبەقی دەڕۆین دەتگەێنمە لای ئەوان ڕۆیشتین و بە لەیلاندا بە قاچاخەڕێدا و بە چۆڵیدا باوکم گەیانمە لای ئەو ڕەفیقانم دە ڕۆژی ڕێکیش لە لای ئەوان مامەوە دوای ئەوە کە لە لای ئەوان مامەوانێ و ئەوان بەرەو منتیقەی شوان ڕۆیشتن باوکم هاتەوە بە شوێنم داوتی لەگەڵ خزمێکمە چوومە لای کابرایەکی جاش مستەشارێکە و لە هەولێر دادەنیشە ناوی ڕەشۆیە وعدی پێداوم کە بتپارێزێ
هەرچەند زۆر دەترسام هەموو ئەوانەی ئێستا لە حکوومەتی کوردی شادەسەڵات و پلەیەکتان هەیە مرد بن ئەگەر لە قۆماوێک ڕووی تێکردی دەرگای لێ بکەوە چونکە ئەوە هەر نامێنێ بۆ کەس نامێنێ هەتا سەر ئەو کابرایە ئەو چاکەیە کردووە ئەخ سیفەت دێ لە جاشەتی پیستر بێ هەر کەسێ خۆی بفرۆشێ هەر کەسێ لە پێناوی پارەدا دینی خۆی بدۆڕێنێ مەبدەئی خۆی بدۆڕێنێ نیشتیمانی خۆی بە دوژمنانی بفرۆشێ پیسترین وشەی جاشە کە بەداخەوە لە کووردا پەیدا بووە بەڵام ئەو کابرایە ئەو مەردایەتی کردووە زانیوێتی ئەمە ڕزگاری بووە بەڵام ڕەحمێکی خوا چۆتە دڵیەوە بۆ مێژوو لە کتێبەکەشات ناوی تۆ مار کراوە ئەڵێ ئەو مستەشارە براکەی خۆی لەگەڵ نادم ناوی کاک براهیم بوو کوڕێکی ڕێکوپێک بوو وتی بڕۆ بۆ ڕەواندز بی بە بەسارەی جاشی خۆمان لەوێ مەقەڕی فەوجەکەم لەوێ بیخەنە ڕەبایەکەوە لە لای کەس باسی نەکەی ئامان هەمومان تێدا دەچین زمانی خۆت بگرە و بڵێ کاکە بۆ خۆم هاتووم لەم ڕەبایان دەمێنمەوە خەڵک بەدڵ دەبوون من ناچمەوانە کە سوکارێکی ئەو تۆم بەو شێوەیە تر چاوەڕێم ناکەن حەز دەکەم معاشەکەم زۆرتر بێ و دوو پارەی ڕەبایە وەرگرم و بە هەر حاڵ خۆم دەخافڵان نزیکی 4-5 مانگ ئەو کابرایە منی حەواندەوە دواتر عەفویدا حکومەت عەفواتێکی عامیدا هەموو لە بیرمانە ئەوەی متەخەلیف بوو ئەوەی عەسکەری فیلال بوو هەمووی تەسلیم بووەوە ئەڵێ من لەبەرەوەی کە قەت عەسکەریم نەکرد بوو ژیران بە عەسکەر ناردیانم بۆ عەینزالەی لای مووسڵ لە عەینزالەی لای مووسڵ شوێنەکەم باش بوو هەتا شەڕی کوێت نزیکی ساڵێک و شتێک هەر لەوێ عەسکەر بووم شەڕی کوێت فیلالمان کرد هەموو کوردەکان هاتمەوە ماڵمان هاتوو بۆ بنەسڵاوە لەوێ پێیان دەوتین ماڵە ئەنفالەکان لەوێدا زانین ئێمە بە ئەنفال ناوبراوین کۆمەڵە خەڵکێک بووین پاژماوەی ئەنفال پێیان دەوتین ماڵە ئەنفالەکان چاڵێکیان بۆ هەڵکەندم ماڵی باوکم و لەوێدا خۆم شاردبەوە نەدەهاتمە دەرەوە هەتا وەکو ئینتیفازە ڕوویدا چوینە ئێران و بە کورتی هاتینەوە گرانی بوو سن و کولە پەیدا بوو بێدارەتانی بوو بێمەعاشی بوو لە ڕێی خزمێکمانەوە چوومە قەرەلوو لە خوار لەیلان لە لای مەزرعی پیاوێکی عەرەب لەگەڵ ماڵ و خێزانەکە مادا مەزرعی و ئیشمان بۆ دەکرد ژیانێکمان دەبێت ساڵێکی پێچوو 1 ساڵ بوو من لەوێ ئیشم دەکرد چونکە کابرا عەرەب بوو دەسەڵاتدار بوو مەزرعی خۆشی بوو کەس بەلاماندا نەدەهات و گومانی نەدەبرد چەند ماڵە کوردێک لەوێ لە پەنا ئەوە حەواوەتەوە ئەویش پیاوێکی سەلامەت بوو خەریکی کەسابەتی خۆی بوو کابرایەک ڕۆژە هات خزمێکم وتی لە سلێمانیەوە هاتووم عومەری سەید عەلی کە بەرپرسی مەڵبەندی یەکێتی بووە لە سلێمانی لە دووی تۆی ناردوم بیستویەتی کە تۆ ڕزگارت بووە لە ئەنفال و کەسێک کاک عوزێری ناو بۆ خەبەری تۆشی داوە و توێتی لە سیارەکە ئەویشمان لەگەڵا بووە باوکم وتی بچۆ ڕۆڵە بزانین چ باسە چووم و وتی کاکە بڕۆ بۆ لای تیمێکی ئەمریکی هاتوون تیمێکی نێودەوڵەتین لە لای ئەمریکیەکانیش قسەیان دەڕوە ڕێکخراوی هوماین ڕایس وۆچ کابرا ناوی یۆست هێڵتەرمان بوو چەند جاریش کە بینیمەوە دوای ئەوە باسم کرد وتی چی ڕاستاوایان پێ بڵێت چۆن گیراوین و چیمان لێ بەسەراتەوە تا هاتوومەوە کوردستان هەمووم بۆ گێڕانەوە لای خۆیان نووسیان و وتم کاکە بەڵام من لەناو عەرەبا دەژیم بەخوا ناوەکەم ئاشکرا بێن باڵ و منداڵمان تێدا دەچێت وتیان ناوی نهێنی تۆ عومەرە لە کتابەکەی ئێمەدا ناوی خۆت بە عومەر تۆمار دەکەین بۆەوەی کە ئەم ئیستیخباراتی ئاشکرا نەبێ هێستا بەعزماوە هاتمەوە ساڵی 93 زەواجم کرد ساڵی 96 ئەو تیمە داوایان کردینەوە ئەوانەی لە گۆڕە بە کۆمەڵەکان ڕزگارمەوە بابوو بۆ ئەو حەو کەسە بردیانین بۆ ئەمریکا هێنانینەوە دواتر بۆ دادگای سەدام ئەڵێ خۆم بینی من لەسەر کورسێکی بەرز دانیشتم سەدام و عەلی کیمیایی و ئەوانەش لەبەر دەممان ئەڵێ وتی داوا لەسەر کێ هەیە وتم لەسەر سەدام دا پاشان بە دەرەجەی یەک لەسەر عەلیف عەلی زۆری پێ ناخۆش بوو کە پێم وت عەلیف عەلی عەلی حەسەنمەجید زۆر خۆی بە گەورە دەزانی من دەوێت زۆر بچووکم کردەوە ئەڵێ بیرم کردەوە دەسەڵاتی خوا چۆنە ڕۆژێک جوندێک چی بە ئێمە دەکرد ئێستا من لەسەر کورسێکی بەرز دانیشتوم و ئەو چاوی بڕیوەتە من و چاوەڕێی ڕەحمێکە قسەیەکی خێر بکەم هەموو دەسەڵاتەکە سوێندم خوارد و ئەوانیش هەستان و قسەکانم بەبێ زیاد و کەم چۆنم بینی بوو هەمووم وەکو خۆی گەڕایەوە و دادگا بەڵگەکانی سەلماندم کە هەمووی ڕاستە پاشان بریانەوە بۆ ئەمریکا بە تیمێکی زۆر تند و تۆڵی نێودەوڵەتی حیمایان کردین ئێستا ئەو پیاوە لە ئەمریکا لە مەتارێکە گەستک لێ دەرە ژینگە پارێزە و گەسکی مەتارەکە دەدا لەگەڵ سێکسەکەی و خێزانەکەی لەوێ دەژین ئەڵێ لە ژیانما خۆم بە قەرزاری ئەو مانفەتاحە دەزانم و ساڵی 2008 چوومەوە خزمەتی و دەستی ماچ کرد کە لەم ساڵەندا مانفەتاحیش کۆچی دوایی کرد کە ئەو سایاقەی ئاوا بە مەردایەتی منی لە بەغاوە بەناو ئەو هەموو سەیتەرە و عەسکەریەدا هێنایەوە بۆ کەرکووک و ڕزگاری کردم هەمیشە لە دوعای خێری بۆ دەکەم ئەم پیاوە ئەم ئێستا لە ژیاندایە و ئەمە بەسەراتەکەی بوو کە من لە 3 جومعەدا عەرزی جەنابتانم کرد لێی پرسراوە لە کۆنگرە ڕۆژنامە سنووسیەکەدا گلەیی لە چێ هەیە دەڵێ گلەیم تەنها لە حکومەتی هەرێم هەیە کە تا ئێستا هیچ حسابێک بۆ ئێمە ناکە من تەنها لە سنووری باوەمەردەی سلێمانی کە خراپترین زەوی لێیە 1 پارچە زەویم وەرگرتووە تا ئێستا معاشی ئەنفالانەشم نییە
هیچ حسابێکمان بۆ نەکراوە. ئێمەش لێرەدا دەنجی خۆمان دەخێنە دەنجی ئەو کاک ڕەمەزانە و هاوکارەکانی کە چەند کەسێکن ماون. توخوا وەرە لە کاتی ئەنفالە کەس بینی لە تەلەڤیزیۆنێکەوە مقابلە ئەمانە بکرێ. ئەمە لە هەر وڵاتێکی دنیادا بووە بەڕێزان پۆستی تایبەتیان دەبوو، حیمایی تایبەتیان دەبوو، کۆشکی تایبەتیان دەبوو، پاژماوەی ڕزگاربووی 182,000 مرۆڤی بە ژێرخاکراون کە گولەیەکیان پێوە ناون و پاشان گوڵیان بەسەرا کردوون، بە زیندویی زیندە بە چاڵیان کردوون. لە هەر وڵاتێکی دنیای ئەم سەرزەوێدا بوونا ناندێژ ئاوا بێنازبن. ئێستا کابرا بچێت لە ئەمریکا گەسکی مەتاردا کەناز بێ ئەی هاوار بە معاشێکی کەم بەزەوە منداڵەکانی بژێنێ. یەک کەس نەبینی ئەم تەلەڤیزیۆنانەی خۆمان، ئەم دەستگای وەزارەتی ڕۆشنبیریە کە ئەم هەموو پارە قوتی خەڵکە بۆ دۆبلاژی فیلمی تورکی بێ مەعنا سەرف دەکا. ناچە ساڵانە سەفەرێک بۆ ئەمانە کە بیان هێنێتەوە ڕووداوەکە ئاخر لە دەمی منی بیبیستی زۆری فەرقە لە دەمی خۆی بیبیستی. ئەبوا لە زانکۆی سلێمانی و سەلاحەدین و کۆیە و زانکۆکانی کوردستاندا لە زانکۆی ئەمریکیدا هەموو ساڵە تەلەبەکانی زانکۆ کۆ بکرانایەوە ئەم کاک ڕەمەزانە و کاک تەیموری گیر خواردووی داما و هەمووی هاتنایە باسی خۆیان بژێڕایەوە چۆن ڕزگاریان بۆ خوای گەورە چۆن هاتۆ بە هاواریانەوە، چۆن شاهیدێکی گەورەی مێژووی نەتەوەکەیان لەسەر شانە، بەڵام تا ئێستا بەشداری هیچ شتێکیان پێ نەکراوە. حرمەتم هەیە بۆ هونەرماندانی میلێ، حرمەتم هەیە بۆ هەر کەسێک کە گۆرانی حرمەتدار دەڵێ، بۆ هەر کەسێک کە ئەهلی هونەرە وەڵڵاهی لۆتی و گۆرانی بێژێک لەو سەری دنیا بەم حکومەتە دەیهێنێتەوە بە بودجەی خۆی کۆنسێرتی بۆ ڕێک دەخا و حیمایی بۆ دادەنێ و شوقە و فێلای دەداتێ و مەزرعی لەسەر تاپۆ دەکا. ئەم بێنازانە جارێک ناهێنرێنەوە ئەم کوردستانە بڵێن کاکە وەرە لێرە دانیشە برام ئەبێ هەموو ڕۆژە تیمی نێودەوڵەتی بێ و مقابلەت بکە با ناوت کوێر نەبێتەوە تا خۆل لە ژیاندای دەیاندی کۆمنت لەسەر بکرێ. وەرە تیمی تایبەتی ئێمە ڕئیس کۆمار سەر کۆمار هێشتا بە حساب لە کوردە چەند وەزیری کوردمان هەیە چەند پەرلەمانتاری کوردمان لە بەغا هەیە، هێستا بەشێکیان خۆیان بە عێراق دەزانن بڵێن وەرە و با بچینەوە ئەو شوێنە بدۆزینەوە، وەرە تیمی تایبەتی لەگەڵا بنێرین گۆڕە بە کۆمەڵەکان بدۆزینەوە، وەرە بزانین چ شوێنێک بوو بە چه ئاراستەیە کاتی چۆن ئەو ئێسکۆ پروسخە لەو بیابانی عەرەبستاندا بمێنێتەوە با هەمووی بێنینەوە بۆ کوردستان. بەڵام سەید حەیف و مەخابن ئەم هەموو کارە جوانە هەیە کەچی ئەم پارە لەم شتە بەلاشانەدا کە دینی خەڵک و ژینی خەڵکی کوردی وێران کرد سەرف دەکرێت کەچی بۆ مقدساتی میلەتەکەی خۆمان و بۆ مێژووی خۆمان سەرف ناکرێت. داواکارم لە خوای پەروەردگار هەل لێرەشدا لە کۆتایی وتارەکەدا ئەبێ بڵێم سوپاسی بەڕێز عارف قوربانی بکرێ بە ناوی هەموو میلەتی کوردەوە کە چاوپێکەوتنێکی دوور و درێژی لەگەڵ ئەم ڕزگار بوانە کردووە. ئەو کاک عارف قوربانی نووسەر و ڕۆژنامە نووس نەبووە ئێمەش ئەم هەواڵەمان نەدەزانی، ئێمەش ئەم ژیانەمان نەدەزانی. هەل لێرەوە لە مینبەری مزگەوتەوە دەستخۆشی بۆ کاک عارف قوربانی ڕۆژنامە نووس و نووسەر. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتی خۆتمان زیاتر لێ بکەیەوە، خوا ڕزگارت کردوین جارێشکە نەمان خەیتەوە ژێر دەستی ناحەزانی کورد و کوردستانەوە، خوا دەرگای ڕەحمەتی زیاترمان لێ بکەیتەوە، وڵاتمان ئازاد بێ، بە وڵاتی سەربەخۆی خۆمان شاد بین، ئاڵای کوردستان لە هەموو جیهانا شەکاوە بێ، لە ناو خۆماندا تەبا و برامان کەی، ئەم ناکۆشی ناوخۆی کوردستانە خوای پەروەردگار کۆتایی پێ بێ. ئەو کەسانی کە لەبەر بەرژەوەندی خۆیان چەند شەخسێکن و ئەم میلەتیان ژیرۆدا کردووە ئیسلاحی حاڵیان بکەی، ڕەحم و بەزەی بخێ دڵیانەوە. ئەو کەسانی کە چاکن بەرامبەر ئەم میلەتە خوای چاکتریان کەی، ئەو کەسانی خراپ و لار و لێوێرن خوای هیدایەتیان بدەی. لە گوناهمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و خێزان و منداڵمان خۆش بی، خوای هیدایەتمان بدەی بەسەر هەموو ڕێگایەکی ڕاست، خۆمان و ماڵ و منداڵمان بپارێزی لە هەموو ڕێگایەکی چەوت و بێدینی و خراپ و نیشتیمان فرۆشی یا ئەرحەم الراحمین. یا ڕەبی خوای ئەوەی نەخۆشە شیفای بدەی، یا شافی یا ئەڵڵا هەر کەسێ نەخۆشە خوای شیفای بدەی، خوای دوعای ئیماندارێکی بە حەقی ئەم مزگەوتەی بۆی گیراکەی، هەر کەسە دڵ بە خەمە دڵخۆشی کەی، هەر کەسێ نەخۆشی نەفسی هەیە دەرگای خێری لێ بکەیەوە یا ئەڵڵا، هەر کەسێ هەر گرفتاریەکی هەیە خوای پەروەردگار بەزەیت پێدا بێتەوە بەهانایەوە بێ، هەر کەسێک ئەولادی لێ دەر دوورە و بێسەر و شوێنە یان گرتووە یان لە وڵاتێکی غەریبیە چۆن ئەو کاکەیەت شاد کردەوە بە دایک و باوکی خوای ئەوە بەدڵی دایک و باوکی شادی کەیەوە. هەموو باوک و دایکێک چاوڕۆشن کەی بە سەلامەتی ڕۆڵەکانی هەموو برایانی پێشمەرگە و ئاسایش و پۆلیسمان کە دیفاع لە سەروەری ئەم خاکی کوردستانە دەکەن خوای سەلامەتیان کەی، خوای ڕەحم بە ماڵ و منداڵ و دڵی دایک و باوکیان بکەی، عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕی. آمین آمین والحمد لله رب العالمين.